خاڵاتی زیرەک بەخشرایە هونەرمەند محمود محەممەد. دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان مەراسیمەکەی سازدا بوو. لە ژێرناوی خەڵاتی ساڵانەی زیرەک دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان بە پشتیوانی دارایی دکتۆر تەها ڕەسوڵ مەراسیمێکی ڕێزلێنان و پێشکەشکردنی خەڵاتی زێڕینی ساڵانەی هونەرمەندی دیاری کورد مامۆستا حەسەن زیرەکی پێشکەش بە هونەرمەندی میلی محمود محەممەد کرد. ئەم مەراسیم و خەڵاتە دوا بە دوای ئەوە هات کە چەند ڕۆژێک پێش ئێستا وەک چالاکی دامەزراوەی کەریمی عەلەکە و بە پشتیوانی دارایی دکتۆر تەها ڕەسوڵ پەردا لەسەر پەیکەری هونەرمەند حەسەن زیرەک لە ماڵی سۆفی کەریمی سەراج لە شاری سلێمانی لادرا. هەموو ئەمانەش نیشانەی خەمخۆری وەفا و ڕێزی ڕێزدار دکتۆر تەها ڕەسوڵ و دامەزراوەکانیەتی بۆ هونەر و هونەرمەندان و ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی. أيا